کارمەندێکی ڕێگەپێدراوی هاتوچۆی سلێمانی کە بەرپرسی داوامی شەوانی بازگەی تاسڵوجە بووە بە تۆمەتی ساختەکردنی پسوڵەی هاتوچۆ دەستگیر کراوە کە ئەم جۆرە پسوڵەیە پسوڵەی بەپەلەی هاتوچۆی پێدەوترێت و لە دوای بڕینی پسوڵەکان ڕاستەوخۆ پارەکە وەردەگیرێت کە لەو ڕێگەیەوە چەندین شۆفێر بە نایاسایی پارەیان لێوەرگیراوە. پەیام لە سەرە و دۆسەیە پەیوەندی کرد بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیەوە، بەڵام تا یەکلاییکردنەوەی دۆسەی تۆمەتبارەکە ئامادە نەبوون ڕوونکردنەوە بدەن و ڕایانگەاند ئەنجومەنی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە پێکێنرا و ئەوان دۆسیەکە یەکلایی دەکەنەوە. ئەو ڕێپێدراوی هاتوچۆی سلێمانی ئێستا بەپێی مادەی 289 و 298 لە یاسای سزادانی عراقی و بە یاسای سەربازی دەستگیر کراوە کە تایبەتە بە بەکارهێنانی پسوڵەی ساختەکراو. ئەندامێکی بڕیاردەری لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستانیش دەڵێت پێویستە و کارمەندەی هاتوچۆ ڕوبەڕووی یاسا بکرێتەوە و لێپێچینەوەی یاسایی لەگەڵدا بکرێت. بنەم بیستۆ تاکو ئێستا دەفعی پارەی غەرامە لەسەر جادە تەسلیم بکرێت و کارمەندەکەی بابڕێن هاتوچۆ پارەکە وەرگێت و ئەوانە ئەمە یەکەم جارە مشتی وابیستم ئەوەندەی معلومات هەبێ بەپێ قانون بەپێ یاسا ئەبێ ئەو پارە بچێتۆ ناو دایرە و لە دایرە تەسلیمی ئەمی سنووخەکرێ بەپێ ڕسومات. ئەوە لیژنەی یاسایی ئەوە لیژنەی یاسایی هینە لیژنەی یاسایی قەرارەیە لەسەرەوە بابەتەوە هیچ کەسێک ناتوانێت ئیلا ئەوە خۆیان هینانەیە بەشی یاساییان دێ و ڕوبەڕووی بەشی یاسایی یەکرێتەوە تا ئەو کاتەی بەڵگەکە ئیسپاتە بێت. 24 مانگی ڕابردوو بە فەرمانی بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی ئەنجومەنی لێکۆڵینەوە بۆ ئەو کارمەندەی هاتوچۆ پێکێنراوە تا یەکلاییکردنەوەی دۆسیەکەی بەند دەکرێت، بەڵام دیار نییە دوای یەکلاییکردنەوەی دۆسیەکەی ئەو کارمەندەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ یاخود بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی قەرەبووی شۆفێران دەکەنەوە یاخود نا.